بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەوی وەزیری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان باسی لەوە کرد کە حکوومەتی عێراقی 5 موچەی بۆ هەرێمی کوردستان ناردووە بەڵام ئەوان بەشێک لە موچەیمان کۆتایی ساڵی 2018 و 2 موچیان لەم ساڵ پێداوە. بە میوانداری هەرێک لە بەڕێزان دلێر محمود ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان لە لیژنەی دارایی لە سۆدی سەرەکی هەروە لە هەولێرەوە مەمبوران قانیع ئەندامی پەرلەمانی کوردستان باز لە کێشەی موچەی فەرمانبەران لە هەرێمی کوردستان دەکەین و باز لە ئەرکی پەرلەمانی کوردستان دەکەین کە ئەرکی چیە بەرامبەر بە دواکەوتن و ئایا پەرلەمانی کوردستان فشاری دروست کردووە لەسەر حکومەت سەبارەت بە دواکەوتنی دابەشکردنی موچە. سەرەتا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەین. لێدوانێک لەسەر موچە دەدرێت. وەزیری دارایی حکوومەتی هەرێم دەڵێت حکوومەتی عێراق لە ساڵی 2019 5 موچەی ناردووە. ڕێباز حەملان وەزیری دارایی هەرێم لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕەخنەی لە بەشێک لە پەرلەمانتارانی کورد لە بەغدا گرت کە لێدوانیان لەبارەی موچەوە دەوا و ڕایگەیاند عێراق لە 2019 5 موچەی ناردووە. کۆی پارەکەش دەکاتە 2 تریلیۆن و 266 میلیارد دینار و لەگەڵ داهاتەکانی هەرێم موچەی 3 مانگی کۆتایی ساڵی ڕابردوو و 2 مانگی سەرەتای ئەم ساڵیان پێدراوە. وەزیری دارایی هەرێم وتیشی بۆ موچەی 5 مانگی ڕابردوو 4 تریلیۆن و 97 میلیارد و 433 میلیۆن دیناریان خەرج کردووە. لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا وەزیری دارایی هەرێم هیچ ئاماژەیەکی باکۆی گەشتی داهاتی مانگانەی هەرێم لە نەوت واداتی ناوخۆ و خاڵە سنووریەکان نەکرد. تەنها وتی مانگانە وەزارەتی سامانە سروشتیەکان 350 میلیارد دینار بۆ موچە و 35 میلیۆن دلار بۆ خەرجی بەڵێندەران دەخاتە سەرحسابی وەزارەتی دارایی. باپی زانیارەکان هەرێمی کوردستان ڕۆژانە نزیکەی 450,000 بەرمیل لەوت دەفرۆشێت. ئێستا نرخی 1 بەرمیل لەوت لە بازاڕەکانی گیان لە سەروی 67 دۆلارەوەیە. ئەگەر هەرێمی کوردستان 1 بەرمیل لەوت با 6 دۆلاریش بفرۆشێت. داهاتی مانگانەی نەوتی هەرێم بە بۆڕی 675 میلیارد دینارە جگە لە فرۆشتنی نەوت با تانکەر. واتە لە کۆی زیاتر لە 600 میلیارد دینار داهاتینەوە تەنها 350 میلیارد دینار دەدرێت بە وەزارەتی دارایی و نیوەکەی دیکەش بەناوی قەرز و خەرجی نایەتە خەزێنی حکوومەتەوە. لەلاکی ترەوە غالب محەممەد ئەندامی پەرلەمانی عێراق لە وەڵامی وەزیری داراییدا ڕایگەیاند با پێی یاسای بودجێ عێراق ڕێگە پێدراو نییە موچەی فەرمانبەران کە لە عێراقەوە بۆ 2019 هاتووە بیدەن با موچەی مانگەکانی ساڵی ڕابردوو. ئەو پەرلەمانتارە ئاماژەی بۆش کرد کۆی داهاتی هەرێم لە 5 مانگی ڕابردوو 7 تریلیۆن دینار بووە. ئەگەر ئەو 5 مانگەش با بێ پاشەکەوت موچەتان دابێت دەکاتە نزیکەی 4 تریلیۆن و نیو کەواتە 2 تریلیۆن و نیوتان بۆ ماوەتەوە. لە دوای فرۆشتنی نەوت بە سربەخۆیی لەلایەن حکوومەتی هەرێمەوە قەیرانی موچە سەر هەڵدەدات و حکوومەتی هەرێم موچەی فەرمانبەرانی پاشەکەوت کرد. تاوەکو ئێستا شوێڕای ئەوەی قەرزی فەرمانبەران نەدراوەتەوە موچەخۆرانی هەرێم لە مانگی 5 موچەی مانگی 2 ئەم ساڵیان وەرگرتووە. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاکێ دلێر بەخێر بێنەگە سەرەتا لە بەڕێستنەوە دەست پێ بکەین. دەمەوێت سەرنجی بەڕێزت بزانم لە سەبارەت بە مەسەلەی کێشەی موچە و بەردەوامبوونی کێشەی موچە لە کوردستان و ئەوەش کە بەغداد 5 موچەی ناردووە بەڵام بۆ نمونە لێرە حکوومەتی هەرێم موچەی مانگی 2 دابەشکرۆ باز لەوە دەکات کە بەشێک لەو موچەی کەنێردراوە بۆ لە 2019 بۆ مانگەکانی ساڵی ڕابردوو خەرج کراوە. زۆر سپاس بۆ میرەران و بیسەرانی تەلەڤیزیۆنەکەتان. خۆی لە ڕاستیا ئێمە ئەمەی کێتە ئەلیکی ساکە گوێمان لێویانە ڕوئات ئەمە ئەنجامە زین هۆکارەکەی چییە ئەوێ بگەڕێنەوە بۆ هۆکارەکانی کە هۆکارەکانی چیە گەڕێتەوە بۆ ئەوەی کە کەماوەی چەند ساڵێکە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژە یاسای بودجەی نەناردووەتە ناو پەرلەمانەوانەیە بۆ پەرلەمان تاکو لێ مناقەشە و گفتوگۆی لەسەر بکات و لە بودجەیە ڕوون بێتەوانێ داهات چەنە خەرجیەکان چەنە بۆ ماوەی ئەو ساڵی داهاتوو کە هەیە لەبەرەوەی خۆی بودجە بریتێ لە چی بودجە بریتێ لەوەی کە تۆ تابیرێکی ڕقەمیە لە سیاسەتی دەوڵەت هەروەها بریتێ لە داهات و خەرجی بە شێوەی تەخمین کراو بە شێوەیەکی خەمڵێنراو کە دائەنرێت و ئەو کاتە
چ پەرلەمانتارانی کوردستان چ بڵێن دەستەی نەزاها چی دیوانی چاودێری دارایی و هەروە ئەو ڕێکخراوەکانی تری کۆمەڵگەی مەدەنی ئەتوانن بە دوواداچوونی بۆ بکەن بۆ ئەوەی کە بزانن ئایا بەپێی ئەوەی کە بە نووسین بە ژمارە دراوە لە سەرەتای ساڵەوانێ کە چەند داهاتەیە چەند خەرجی هەیە بەپێی ئەوە بۆ ئەمەیەکێکە لە ئەسبابەکانێتی کە تاکو ئێستا بڵین بۆتە هۆی ئەوەی کە قەیرانی داراییمان هەیە قەیرانی موچەمان هەیە چ پەیوەندێکی بە دواکەوتنی موچەوەیە ینی بەڵێ کە حکوومەت هێرێم لە 2013ەوە یاسای بودجەی نییە چ پەیوەندێکی مەسەلەن بە دواکەوتنی موچەی فەرمانبەرانەوەیە پەیوەندەکەی بۆ نمونە ئێستا ئەڵێن مەسلەی ئیمڕۆ سەیرەکەیەوە ماوەی چەند مانگە تاکو ئێستا وەزیری دارایی هەرێمی کوردستان نەهاتووە تەسریحێکی ڕۆشن شەفاف بعد بزان لێ چەند لە حکوومەتی مەرکەزیەوەیەت و لە هەمان کاتیشە بڕی ئەو پارەی کە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان بەشەکە چەندە هەتاکو ئێستا ئەمە بەواقعەوەی کە ئێمە ئینەکەین ئەوەیە ئەبێت هەر دوو مانسێ مانجارێک بێت ئەمە بەڵام ئەگەر بێت و بودجە هەبێت بودجە هەبێت بە نووسین هەبێت بۆ ساڵی داهاتوو هەبێت ئەو کاتە ئەندامانی پەرلەمان ئەتوانن بە دوواداچوونی بۆ بکەن کە خەرجەکان بە تەقدیری ئەوە نەبووە و داهاتەکان بە تەقدیری ئەوە نەبووە ناکرێت تەقدیری تۆ لە 100% کەم کا یاخود لە 100% زیاد بکات ئەو ساکە بە دوواداچوونی بۆ ئەکەن ئەتوانن موچەی خەڵک نەخورێت ئەتوانن ئەگەر هات و موچەی خەڵکیش کەم بۆوانێت هۆکەی بزانن چییە ئێستا خۆی یەک مشکیلە هەیە مشکیلەکە لەوایە خەڵک لەوانەیە ئەگەر بزانێت هۆکارەکەی شتێکی منطقیە کە موچەکەی پاشەکەوتەکەیان موشەکەی کەمەکرێتەوەوان یاخود بە چەند مانگێک پێشتر بە چەند مانگێک اینجا موشەیەکی راوەتێ خەڵک لەوانەیە کەمتر گرەی و گازندەی هەوێ بەڵام مشکلەکە لەوایە بەس پێ دوای ئێستا ینی ئەوەی کە حکوومەت لە 2013ەوە یاسای بودجەی نییە ینی لە دەرەوەی یاسایە لە دەرەوەی یاسا کاری کردووە خۆی بەتەبیعی خۆی ئەگەر بێت و تۆ ناوی لەوەی بەتەبیعی هەروای لێت کە ئەکەیتە سەر ویست و ئارەزوو ئیرادەی چەند کەسێک یاخود چەند وەزیرێک یاخود لیژنەی نەوت و گاز بەڵام خۆی مەسەلەی کە ئەڵێن بودجە کارین بودجە بێتە ناو پەرلەمانەوە پەرلەمان نوێنەری خەڵکە کە نوێنەری خەڵکە ئەو بودجەیە لە ناو پەرلەمانە تۆ سەیرەکەی لە ناو پەرلەمانە مناقەشە و گفتوگۆی لەسەرک لە دوای مناقەشە و گفتوگۆ اینجا پەسەند دەکرێت اینجا ئەچێتە بواری جێبەجێکردنەوەیە یعنی ئێستا بۆ نمونە من وەکو خۆم کە لە پەرلەمان نبووین کاتی خۆی کە پرۆژه یاسای بودجە هاتە ناو پەرلەمانەوە هەرەوە نەبووتە ناو ئۆپۆزیسیۆن دیفاع لە بودجە بکات و لە هەوڵاتیان بگرێت ئەوەی کە ئێمەش کە لە دەسەڵات بووین لە هەموو کەسە زیاتر دیفاعمان لەوە کرد کە ئەم بودجەیە بچێتە خزمەتی خەڵکەوە بچێتە موچەی خەڵکەوە بچێتە پرۆژەوە بەرهێنانەوە بچێتە ئاوادانکردنەوەی هەرێمی کوردستانەوانێ لەبەرەوە ئەوە خۆی لە خۆیان ئیتر مەجال نامێنێتەوە بۆ ئەوەی هەر ڕۆژی تەسریحێک بیریە مەجال نامێنێتەوە بۆ ئەوەی کە گومان هەبێت ئەمە وەک هۆیەکە لە هۆکان و هەڵبەتە هۆکاری تریشەیەوە لە دوایە ئەتوانین باسیکەین بەڵێ سوپاس دەکەم دەگەڕێم بۆ لا دواتر ئەگەر بچینە هەولێر لای کاکمەم زۆر سوپاس بۆ بەشداریکردنان لە بەرنامەکەماندا دەمەوێت سەرنجی بەڕێژ بزانم سەبارەت بە مەسلەی و کێشەی کە لەسەر موچە دروست بووەوە نردنی موچە لەلایەن بەغدادەوە لێرە دابشکردنی دوا دەکەوێت و خۆتان ئاگادن تازە موچەی مانگی دوو دابشکراوە لە هەرێمی کوردستان سەرنجتان چیەوە وەکو پەرلەمانتاران ئێوە ئەرکتان چی بۆ داڵەتشتان کردو بۆ ئەم پرسی دواکەوتنی موچە و وەقوتی خەڵک بەڵێ ئەم کاتەی جەنابتان و میوانەکەشتان و بینەرانی ئازیزی کەناڵەکەشتان باش سەبارەت بە مەسلەی پرسی موچایە ئەوەی کە پەیوەندی بە قوت و ژیانی خەڵکی کوردستانەوە هەیە من بۆ خۆم لە پەرلەمانی کوردستان لە مانگی ڕابردوودا بە ئیمزای هەشت پەرلەمانتاری فراکسیۆنی نەوەی نوێ وهروەها پەرلەمانتارانی یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی کوردستان چواردە ئیمزام کۆ کردەوە لە ناو پەرلەمانی کوردستاندا یاداشتێکماندایە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بە پێی مادەی 66 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان لە حەڤەی حوتی 2018دا کە لە خولی ڕابردووی پەرلەمانی کوردستاندا پەسەند کراوە ئەم مادەیە پێمانەڵێ دە پەرلەمانتار دەتوانن بابەتێکی تایبەت داوا لە دەستی سەرۆکایەتیکەن بابەتێکی تایبەت بێن لە ناو دانیشتنی پەرلەمانەوە
ئێمە یاداشتێکی لەم جۆرەمان پێشکەش کرد هەموو ڕێوشۆنە قانونیەکانمان گرتە بەر و پێشکەشی دەستەی سەرۆکایەتیم کرد بەپێی پەیڕەوی ناخۆ 2 هەفتە لە بەردەمایە بۆی کە سەرۆکی حکوومەت یا لایەنی بەرپرس لەو مەسلەیە بێتە ناو پەرلەمان و پرسیاری ڕوبەڕووکەیتەوە یا بانگشتی ناوێنەی یا لێپرسینەوەی ناوێن هەرچەندە ئەم خولەی پەرلەمانی کوردستان مافی لێپرسینەوەی لەم کابینەی ئێسای حکوومەتی هەرێم نییەمە کابینەی کاربڕێکەکە لەبەرەوەی پەرلەمانتارانی ئەم خولە متمانەیان بم کابینەیە نەداوە بەڵام ئەتوانیت بانگشتی کەی ناوێنەی میوانداری بانگشتکردن بۆی قسە لەسەر پرسێکی گرنگکرێ ئێمە لەو سۆنگەیەوە لە بە پاڵپش بە مادەی 66 پەیڕەوی ناوخۆ 14 ئیمزای پەرلەمانتارانی هەر سێ فراکسیۆنمان بۆ کۆکردەوەنەوەی نوێ و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی پێشکەشی دەستی سەرۆکایەتیمان کرد کاتێک ئەمەمان پێشکەش کرد دەبوو ئەو پەڕیماوەی دووریەکە دەبوو لە 34 دانیشتنێکی تایبەت لەم بارەیەوە بکرایە بۆ مەسلەی لەگەڵ حکوومەتی هەرێما بەڵام خۆتان نەزانن تا ئێستاکە پەرلەمان وکو پێویست ئەرکەکانی ڕانەپەڕانەوە تەنیا ئیشێک کە ئێستا پەرلەمان کردبێتی هەم لیژنەکانی هەڵبژاردووە هەم دەستی سەرۆکایەتی ئێشتا بە تەواوەتی هەڵنەبژاردووە دەستی سەرۆکایەتیش و تەنیا یاسایە کە بە پەلەپروسیە نایەنە ناو پەرلەمان ئەویش یاسای هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان باشە بەزەم یاسای بۆ خەڵک گرنگتریا مەسەلەی موچەکە متمانە بدەن بە بەڵێ ئێمە لەو سۆنگەیەوە کە پێمان وایە وەکو فراکسیۆری نەوەی نوێ وەکو پەرلەمانتارانی فراکسیۆنەوە خەمخۆری فراکسیۆنەکانی تری یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامیش لەو سۆنگەیە بوو کە ئێمە پێمان وایە مەسەلەی موچە و ژیان و گوزەرانی یاو نیشتیمانیان پرسێکی زۆر گرنگە ئەبێ ئێمە قسەی لەسەر بکرێەوە بێ هۆکارەکانی بزانین بۆ ئەو پرسیارە ڕوبەڕووی سەرۆکی حکوومەت کەین بزانین پاڵپش بە چ دەقێکی قانونی بڕیاری پاشەکەوتکردنی موچە درراوە هەڵبەتە کاتێ بڕیارێک دەرەچێ بێ بڕیارەکە پاڵپش بێ بە دەقێکی قانونی ئەبێ بزانین ئایا دەقێکی قانونی لە هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان دەرچووە لەم جۆرە و هەروەها بزانین مەسلەی ئەم پارەی کە لە بەغدادەوە دێت چەنی موچە دراوە چەنی نەدراوە بۆچی سرف ناکرێ ئەوە تا ئەمڕۆ کە وەزیری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ددان بەوەیە ئەلێت کە 5 موچە لە بەغدادەوە هاتووە بۆ ساڵی 2019 بەڵام ئەبینن تەنە تامانجی 1 و 2 سرف کراوە لە هەرێمی کوردستاندا هەرچەندە ڕوونکردنەوەکانی پێم وایە هاو نیشتیمانیان قانع ناکات لەسەرەوەی کە پێی وایە ئەڵێ مانگی بە پاشەکەوت درراوە مانگی 12 بە پاشەکەوت گرا لە کاتێکدا موچەی کە لە بەغدادەوە موچەی کاملە نەوەک موچەی پاشەکەوت یانێگە قسەکانی ئەمڕۆی وەزیری دارایی ڕوونکەینەوە کۆمەڵێک ئیشکالێتی تایە کۆمەڵێک ناکوتی سەرنجەکانی ئێوە چی بوون لەسەر کۆنگرێ ڕۆژنامەوانی وەزیری دارایی بەرپرسیارەتی پەرلەمانی کوردستان بەڵێ ئێمە فراکسیۆنی نەوەی نوێ لە پەرلەمانی عێراقیش ڕوونکردنەوەیە کە ئەڵێمە قانعکردنی لەم قسانی وەزیری دارایی و ئەوان لەناو وەسعەکەیان زیاتر لەناو بەغدادن و ئاگایلان لە وردەکاری ئەو پارانەیە هەیە کە لە بەغدادەوە هاتووەتە هەرێمی کوردستانەوە بۆیە هەڵوێستی فەرمی فراکسیۆنەکەمان لە پەرلەمانی عێراق بەم شێوەیە ڕایگەیەرا کە ڕەتی کردەوە بەڵ ئەی خۆتان ئەوەی کە پەیوەنددارە بە مەسەرێکی کەوە کە ئەی وەکو پەرلەمانتارێکی کوردستان خۆت یانیت ینی متمانەت بە قسەکانی ئەمڕۆی وەزیری دارایی نەبوو سەبارەت بەوەی کە ئەو موچەیە هاتووە سەرفیان کردووە بۆ موچە بەڵێ من بۆ خۆم ئەو قسانەی طبعا ئەو بۆچوونە من پێشتر ڕوونم کردەوە ئەوەی کە پەیوەنددارە بە ڕوونکردنەوەکانی وەزیری دارایی پێم وایە ئەو ڕوونکردنەوانە قانعکردنین ڕوونکردنەوەیەک نین کە بتوانین پێمان وابێ کە لەبەرەوەی لەم هەرێمی کوردستانەیە ئەو شتێکە بێ ناوی شەفافیت نییە هەم شەفافیت نییە هەم دووەمیان ئەم حکوومەتە لە ژێر هیچ ڕقابێ وەکو لە دەستەواشە گشتیەکە و لە قانون لە ڕووی قانونشە حکوومەتێکی بێ خاوەنە خاوەنددارەتی ناکرێت لەلایەن پەرلەمانەوە و هیچ چاودێریەک ناکرێت لەلایەن حکوومەتەوە بۆیە ئەمەی لە ماوەی پێش مانگی ڕابردوودا لانی کەم جگە لەوەی ساڵەکانی پێشوو کە بڕیاری بە ناحەقی پاشەکەوتکردن موچەیان دەرکرد ئەمەی کە ئەبینی لە هەرێمی کوردستاندا پەرلەمان هێشتا نەپەرژاوە پەرلەمان بەشتیکەوە سەرقاڵ کراوە بە داتاشینی پۆستی سەرۆکی هەرێم و ئەم یاسایانەوە و هەروە مەسەلەی کێشەکانی دابشکردنی پۆستەکانی ناو پەرلەمان و کۆمەڵی کێشەگەلێکەوە پەرلەمانی پێوە سەرقاڵ کراوەکو پێویست ئەو ئەرکەی ڕانەپەڕانەوە کە نزیکەی ئەوە ئەچینە نزیکەی 7 مانگ زیاترە پەرلەمانی کوردستان دەست بەکار بووان بەڵێ سوپاس دەکەم ئەمێنێتەوە سەرەوەی ئێمە لە دۆخێکی لەم جۆرەیە ئایا قانعبین بەم ڕوونکردنەوانەی وەزیری دارایی بێگومان قانع نابین لە ڕوونکردنەوانەی و پێمان وایە بۆ خۆی لەناو قسەکانە جۆرە لە ئیشکالێتی تایە دەبوو ئێستاکە ئێمە مانگە موچێ مانگی 5 هاو نیشتیمانیان و موچە خۆرانی
خەڵکی کوردستان سرف کرایە و دەبوو لانی کەم سوپاسی هاونیشتیمانیان موچەخۆران کرایە کە بەرامبەر بۆ خۆڕاگری لە 100 ساڵی ڕابردوودا کە موچەکانیان پاشەکەوت کرا بێ ئەوەی هیچ دەقێکی قانونی هەبێت. ئەم برسە پێمانەڵێ لە هەرێمی کوردستاندا و نەک ئیرادەیەکی جدی نیە بەڵکو خۆدزیینەوەیەکی گەورە هەیە لە مەسلەی سەرفکردنی موچەی خەڵکی کوردستان و ئەو ئیستحقاقە ئابووری دارایی کە پێویستەکان موچەخۆران بیانگرێتێ لە هەرێمی کوردستاندا فەرامۆش دەکرێت جگە لەوەی کە داهاتی هەرێمی کوردستان لە داهاتە خاڵە گومرچەکان و داهاتی نەوت و کۆی داهاتەکانی تر تەماشاکەین ناشەفاتێتێکی بئەندازەیە تەموو مژاویەکێ لەو داهاتانەیە بۆیە نەک پەرلەمانتاران پێم وایە لە نوخبەیەکی دیاریکراوی ناو لووتکەی دەسەڵات بترازێ کەسی تریان ئاگیان لە داهاتی وڵاتە نیە و لە سەرچاوەکانی داهاتی وڵاتە نیە بۆیە تەماشاکەین لە دۆخێکی لەو جۆرەیە حکوومەتێک کە خاوەنددارێتی ناکرێت لەلایەنم کابینەیە پەرلەمانیەوە تەماشاکەین موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەو شێوەیە یاریتی وەکو پێویست دابەشی ناوە. سپاس دەکەم دواتەگرێم و لای بەرز لە سەرکەکانی پەرلەمانیش لەمڕۆ لە کێشەی خەڵک قسەی زیاتر دەکەین کاک دلێر بکەم و لای بەرز سەبارەت بەوەی کە موچەی کە لە بەغدا دەواتووە بۆ نمونە بەشێک لە پەرلەمانتاران باز لەوە دەکەن کە بۆ ساڵی 2019 هاتووە ئەنی ڕێگە پێدراوە حکوومەت هەرێم بۆ مانگەکانی ساڵی ڕابردوو سەرفیکات ڕێن چۆنە خۆی یاسای مەسەلەی ئەوەی کە هاتووە ئەو پارێ ئەڵێ بۆ پەیوەستە بە یاسای بودجەی ساڵی 2019 بەڵام حکوومەتی هەرێم پاکانەی ئەوە بۆ خۆی ئێنێتەوە کە گوایە سێمان حکوومەتی ئیتیحادی لە ساڵی 2018دا پارەی بودجەی بڵێن نۆمانکی نردووە لە بەرەوە ئێمە بە تەسەلسول ئەوەیە ڕامان نەگردۆسی دەسی ڕۆژارێکە داومانە بەڵام خۆی لێرە ئەگەڕێتەوە بۆچی سێریکە من وەکارێکم باس کردێک لەوانە مەسەلەی بودجەکە ئەم نەتیجانەی یاوە بەدەسەوانە یەکێکتر لەوانە ئەگەر بەهاتایە یەکێکتر لەوانە ئەوەیە کە ئیمڕۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڵێ ئەم ژمارانەی ئیراوە لە بەغاوە کە ئەوەنە ئیراوە ئەوەنە ئیراوە پارە ئەوەنە ئیراوە بەڵام هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناشەفافی ئەبینن لە مەسلەی دەرهێنانی نەوت فرۆشتنی نەوت و داهاتی نەوت و داهاتی داهاتەکانی تری ناوخۆ یعنی ئەمە ئەوەیە ئایا تۆ بە تەنها ئەو پارەی کە لێەوە هاتۆ بۆ موچەکە بە مانگانە 454 ملیار دینار بووە کە 16 ملیارەکەی هێزی پێشمەرگەیشی تیانە کە ئەڵێ 2 تریلیۆن و 266 ملیار دینار بووە ئەمە لە ماوەی ئەم 5 مانگە کە هاتووە و حکوومەتی هەرێم خۆشی پارەی تری خستوەتە سەر کە لە بەرەوەی مانگانە 881 ملیار دیناری ستۆ بەڵام لێرە ڕوون نییە لەوەی کە ئایا خەڵک لای ڕوون نییە ئەو داهاتی کە لە نەوت دەست ئەەکەوێ مانگانە لە نەوت دەست ئەەکەوێ مانگانە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە خۆی نەوت بەسەر بەخۆ ئەفرۆشێت چەندە ئەگەر وەزیری دارایی وتی تەنها لە داهاتی نەوت 350 ملیار دینار لە داهاتی نەوت وەزارەتی سەمرە سوودجەکان دەیێت بۆ وەزارەتی ئەمە چ دەستگایەکەیە چ دەستگاکەیە کە تەسکیەی ئەم ژمارەیە بکات و بە شەفافی دابنێن ئێمە کۆمەڵی دەستگامانەوە و شارەتم پێیان مەسەلەی دەستەی نەزاها دەستەی دەستپاکی لەگەڵ دیوانی چاودێری دارایی یعنی بەڕاستە ئەمانە کەمتەرخە من ئەبێ ڕۆڵیان هەبێ ئیشەکەیان چی ئەگەر تۆ بێت و پەیڕۆ پرۆگرامیان بکەێنێتەوە ئیشەکەیان چی ئیشەکەیانەوەی بە دوواداچوون بکەن بۆ ئەتوانن بچنە هەموو وەزارەتێک و هەموو دایرەیەکەوانەیە زۆر بە باشی لە ورد و دروشتیەوە هەموو شتەکان بێن و بە دوواداچوونی بۆ بکەن بزانن چییە بزان ئایا ئەوەنە نییە بە چ شێوەیە کە بە چ شێوەیەک نییە لەلایەکترەوانێ خەڵک کاڵێ متمانەی نییە باشە تەنها ئیشارەت بۆ ئەیرە کە بڕێکی ئەوەنە هاتووە ئەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان مانگانە کە بریتێ لە 350 ملیار دینار و بەشێکیش بووە بەڵێندەران ئێمە لێرە چ دەستەیەک چ شوێنێکەیە کە ئەمە پشت ڕاست بکاتەوانێ کە بڵێ ڕاستە بەو شێوەیە ئەگەر ئەمە وەهایە بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان مانگانە 250 ڕۆژانە 250,000 بەرمیلەکە نانێرێت و بۆی حکوومەتی ئیتیحادیش کۆی بودجەکەی بنێرە کە بڕەکەی بریتە لە تقریبان 10 تریلیۆن دینارەکات لە مانگانە ئەمە ئەکات ئایا ئەمە قازانشتر نییە ئەمەیە ئەمە شەگەڕێتەوە بۆچی ینی هەر بە واقع ئەرکی ئەم خولەی ئێستای پەرلەمان ئەرکەکەیان زۆر گرانە بێت لە بواری ئابووریە لە بواری داراییە بە تایبەتی
سندوقی داهاتەکانی سندوقێکەیە پرۆژە یاسایە کە بوو بە یاسا کە سندوقی داهاتەکانی نەوت و غاز بوو لە هەرێمی کوردستانە ئەمە لە پەرلەمانی کوردستانە پەسەند کرا لە دوای مناقەشە و گفتوگۆیەکی زۆر بەڵام بەداخەوە تاکو ئێستا بڵێن پەیکەرێکی بەشەری بۆ دانراوە دایرەیەکی بۆ دانراوە بۆ ئەوەی دەست بەکار بێت ئەگەر ئەوە بدەست بەکار بێت و خەڵکی پسپۆڕ و خەڵکی شارەزار لە بواری نەوت و لە بواری داراییە سەرپەرشتی بکات بەڕاستی ئەتوانێت تاکو ڕادەیە شەفافێت بگەڕێنێتەوە بۆ داهاتەکانی نەوت و کە خەڵک بەدوای ئەوە ئەگەڕێت کە داهاتەکانی داشەباب بێت بە قەنەعەتی من ئەگەر خەڵک قەنەعەتی بەوە هەبێت کە دەستەیە یاخود دەستگای شوێنێکەیە پشڕاستی داهاتەکانی ئەکاتەوانێ خەرجەکانی ئەکاتەوە لەلایەن حکوومەتی هەرێمە و کە شەفاف بێ لەو بڕوام ئەگەر پارەکەشی موشەشی کەمتر بێتێ قبوڵیەکە بەڵام خەڵک متمانەی نیە. سپاس دەکەم دواتەکەم لای بەرز کاکێ مەم گەرم و لای بەرزت وتت یعنی ئێستا داهاتەکانی هەرێم چیەوەی کە بەزەوەی کە لە بەغدادەوە دێ دیارە کە باز لە 453 میلیارد نزیکەی 454 میلیارد دەکرێت پێ دوای سەرچاوەکانی تر لە نەوت لە داهاتی ناوخۆ خاڵە سنووریەکان تاریکە داهاتی هەرێم بەلای تۆ دۆسیەکی تاریکە؟ بەڵێ طبعا ئەوەی تۆ بێنە بەرچاوی خۆت هەرێمی کوردستان بەپێی یاسای بودجەی عێراقی کە لە پەرلەمانی عێراق بۆ ساڵی 2019 پەسەند کرا جەخت لەوە کراوەتەوە ئەگەر ڕۆژانە هەرێمی کوردستان بێ لە 454 ملیارە ئەگەر ڕۆژانە هەرێمی کوردستان 250 هاوکات لەگەڵەوەی هەرێمی کوردستان 250,000 بەرمیل ڕادستی بەغدا بکەواتە لە ڕێی کۆمپانیای سۆمۆ بفرۆشرێت ئەو کاتە هەموو ئیستحقاقەکانە درێ بە هەرێمی کوردستان و بوشانەوەیەکی زۆر و پرۆژەکانەکەونەوە کار و ژێرخانی ئابووری بەرە و بوشانەوە ئەچێوە دەخلی هاونیشتیمانیان قابلەوە بەرز بێتەوە و بازارە بژێتەوە ئەگەر 250,000 بەرمیل بدان ئەوە چین پێشوازیەکەی نەچینە ناو مانگی شەشەوە چەند ڕۆژێکی تر یعنی منطقی تیانی هەرێمی کوردستان کە بودجەی عێراقی لە بە تەواوەتی جێبەجێ بووە لە یەکی 2019 لەلایەن بەغدادەوە یەک بەرمیل نەوتی ڕادستی بەغا نەکردووە لە کاتێکە ئەگەر بیکردایە ئەم بژانەوەی دروست ئەبووە ئەمە هەموو ئیستحقاقانە هات بۆ هەرێمی کوردستان وەکو لە ناو بودجەی عێراقا پەسەند کراوە ئەمە خاڵێ کەواتە هەرێمی کوردستان لە کاتێکدا هەندێک سەرچاوی نافەرمی باز لەوە دەکەن ڕۆژانە نزیکەی 500,000 بەرمیل دەفرۆشرێ لە هەرێمی کوردستان ئامادە نین بە 250,000 بەرمیلی ڕادستی بەغاکەن 250,000 دینارەکەی ملیۆن 250,000 بەرمیلەکەی تری کە ڕۆژانەیە هێشتا بەش هەر دیار نابێت ئەمێنێتەوە سەرەوەی کەواتە ئەم دەسەڵاتە هێشتا لەگەڵ ئەوەشدا ئەمەی قازانشترێکەوە ئەو 250 نەنێرێ هەر سەرڕایەوەی کە لە بەرابەر ئەم 250,000 بەرمیلەیە مانگانە نزیکەی زیاتر لە 500 میلیارد دیناری کە یەتە سەر هەرێمی کوردستان یعنی کەواتە دیارە ئەم نەوتەی کە ئەفرۆشێ ئەم 250,000 بەرمیل نەوتێ کە ڕادستی ناکە پارەکەی زۆر لەمە زیاترە جگە لەوە قسە لەسەرەوە کرێ مانگانە لە وەزارەتی سامانە سروشتیەکانەوە 375 میلیارد 309 میلیارد دینار ئەخرێتە سەر حسابی بانکی وەزارەتی دارایی ئەی ئەوکو گریمانەیە تەماشاکەین ئەگەر نەوت بە $40 بوو بە $50 بوو و نەودەوە تا هەڵکشاوە بەرزەبێتەوە چێتە $70 هەمان کارە ڕادستەکە ئەم زیاد بوونە ئەم داهاتە زیاد نابێت یعنی کێشەکە لەوەیە ئەمە بێلەوەی تەموو مژاوی و ناشەفافێتەیە لەم پرسەیە ئەم داهاتە هیچ متمانە ناکرێ بەم داهاتی هەرێمی کوردستان یەک کەس من پێم وایە لە هەرێمی کوردستانە لە چەند کەسێکی بتراسێ کەس ئاگای لە داهاتی نەوت نییە ئاگای لە ژمارەی هەناردەکردنی بەرمیلە نەوتەکانی هەرێمی کوردستان نیە و داهاتەکەشی نازانین بۆیە ئەوە نەداهاتێتەوە سەر حسابی بانقی و کە ئەنەما سیستم هەیە لە هەرێمی کوردستان لەوان نییە مەسلەکە بگرە ئەم تەموو مژاوی و لەم تاریکیەکەی بینیت جگە لەوەی کە لە هەرێمی کوردستان ئەمەوکو داهاتی سامانە سروشتەکان 375 میلیارد دینارەخات ئەی مەسلەی خاڵە سنووریەکان ئەی داهاتی ناوخۆ ئەی داهاتی مرور ئەی داهاتی زەڕیبە ئەی داهاتی داهاتگەلێکە لە هەرێمی کوردستاندا هەی نەخۆشخانەکانی دامەزراوە خەدەمیەکان هەموو ئەم داهاتانە کە سەدان میلیارد دیناری کەیەکە مانگانە ئەی داهاتی ئەمانە چی لەکرێ ئەمانە چۆن زانی کەواتە بەداخەوە لەبەرەوەی چاودێر نییە ئێساکە ڕەنگە خەڵک بپرسێ بڵێت تۆ پەرلەمانتاری تۆ ئیشت چێ لە ناو پەرلەمانە یەکێک لەم خاڵە گرنگانەوەی لە ناو پەرلەمانی کوردستانە ئێستا ئەم پەرلەمانە ناتوانێت محاسبەی ئەم کابینەیەکان ئەمە نقطەیەکی کە کەواتە لە دوای جەژن ئەگەری ئەوەیە کابینی نوێ ڕۆشنایی ببینێ دەست بەکار بێ کەواتەم کابینێ کە ڕۆشنایی بینێ ئەبێ ملکەتی
لێپرسینەوە بێ لەلایەن پەرلەمانەوە کە ئێمە ئەندامی لە ناوم پەرلەمانەیە بەڵام دوجارین سەر مەسلەی بڕیاری زۆرینە و کەمینەیە لە ناو پەرلەمانی کوردستاندا ئەوەی کە تێپەڕێنێ ئەوەی شەرعیەدەیە بە بڕیارەکان و بە دانیشتەکان دوجار بەداخەوە مەسلەی زۆرینە و کەمینەیە پەرلەمانە پێویستەکە ئەگەر پیشەیانە مامەڵە کرێ پەرلەمان دەتوانێت ڕۆلی گرنگ بجێڕێت لە چاودێریکردندا. بەڵێ سوپاسان دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژی کورت و دەگەڕێنەوە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. لە دەستپێشی ڕۆژدا کوپێک چای مەلیک پڕت دەکات لە وزە. لەسەر کار و لە کاتی پشوو تەنیا کوپێک چای مەلیک باسە بۆەوەی بە درێژایی ڕۆژ ئاسوودەبیت. چای مەلیک بە هەموو جۆرەکانی بۆندار و بێبۆن و هێلدار با کێشی جیاواز لە بازاڕەکانی کوردستان و عێراق بەردەستە. کۆمپانیای بورهان خاوەنی فەرمی چای مەلیکە. کۆمپانیای بورهان هەرزانی لە نرخ و بەرزی لە کوالێتی. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک دلێر گەرم و لای بەڕێز سەبارەت بە مەسەلەی و سندوقی داهاتنەوتیەکان کە بەڕێز وتت زەرورە لەم خولەی پەرلەمان کار بکرێبەوەی کە دەست بەکار بکرێت 2015ەوە یاسای سندوقی داهاتی نەوت و غازی کوردستان پەسەند کراوە. وەزیر دارایی ئەمڕۆ وتی 350 ملیار لە داهاتی نەوت دێتە وەزارەتی دارایی لەگەڵ 35 میلیۆن دۆلاریش بۆ قەرزی بەڵێندەران. باز لەو دەکرێت کە ئێستا هەرێم لە نێوان 450,000 بۆ بڵین 500,000 بەرمیل نەوت دەفرۆشێت. ئەگە بە 6 دلارش حساب بکەیت تقریباً نزیکەی 700 میلیارد دەکەوێت. کەواتە نیوەی داهاتی نەوت نادیارە، نی بە ناوی قەرز و شتی دیکەوە خەرج دەکرێت. بەڵێ خۆی ئێستا یەکێک لە مشکلەکان چێنی ناشەفافێت هەیە لە داهاتی نەوتە و لە داهاتە تا ڕادەیەکیش لە داهاتی ناوخۆیە. لە داهاتی نوت و تا ڕادێکیش لە داهاتی ناوخۆیە. ئەمەش ئەگەڕێتەوە بۆچی؟ ئەگەڕێتەوە بۆ ئێمە ئەگەر ئێمە مەسلەی دەرهێنانی دۆزینەوەی نەوت، دەرهێنانی نەوت، فرۆشتنی نەوت و غاز بە مؤسساتی بکەین و مؤسساتی چییە کەی شارت ئەو سندوقە لەم خولەی پەرلەمانە پێداگری لەسەر ئەوە بکرێ بەم ئەوەی معارەزێ و بۆ حیزبانی کە لە دەسەڵاتان بۆ ئەوەی ئەگەر بیانێ یا حکومەتی داهاتوو کە بیانێت زیاتر خزمەتی خەڵک بکەن ئەبێ ئەو سندوقە پەیکەرێکی مرۆڤی یاخود مرۆیی یاخود بۆ دروستکەن و بە فعلی بکەوێتە ئیشکردن و خەڵکانی شارەزا و خەڵکانی اقتصاسی تیا ئیشکات. ئێمە ناڵین لە 100%
شەفافێ دێنێتی بەڵام ئەتوانێت بە هاوکاری لەگەڵ دیوانی چاودێری دارایی لەگەڵ دەستەی دەستپاچی لەگەڵ پەرلەمانتارانی هەرێمی کوردستانە لەگەڵ ئەو ڕێکخراوانەی کە ئەیانێت بە دوای گەندەڵیا دەڕۆن ئەتوانن لە هەمویان تا ڕادەیە گەندەڵی کەم بکەنەوە یاخود گەندەڵی پێویستی بۆ بێ زۆر بەگرانتر ئەکرێت وا بە ئاسانی ناکرێت بەو شێوەی ئێستا کە باسیەکەن ئێستا جەنابێ ئێستا کە باسیەکەی بڕی ئەوەنە ئەنێردێت و بڕی ئەوەنە ئەنێردێت ئەی چێ ئەڵێ بە ئەوەش زیاتریش نییە لەوەش زیاتریش نییە چێ ئەڵێ لەوەش کەمتر نییە ئەمە بە تەقدیراتە یعنی بە تەقدیراتە بەوە نییە کە مستەمسەکی ڕەسمی هەبێت دارەشی ئاماژێکی بەوەنە کە داهاتی گۆی گشتی داهاتی مانگانە هەرێم چەندە لە خاڵە سنووریەکان داهاتی ناو خۆکۆی داهاتی نەوت ئەمە ئەگەڕێتەوە بۆچی دیوانی چاودێری دارایی بۆ ڕۆڵی نییە پەرلەمانی کوردستان بۆ ڕۆڵی نییە ناتوانەوە لێ پرسیینەوە بکەن لەم خولەی بۆم لە کابینەی پێشووتر لەبەرەوەی ئەوان متمانیان پێنەداوە باشە من یەک پرسیارەکەم ڕێزمەیە بۆ کاکەمەم و پیاکی پاکە بەڵام چ دقێکی قانونی هەیە کە پەرلەمانی ئەم خولە نەتوانێت دەپرسینەوە لە حکومەتی پێشوو بکە ئایا پەرلەمان و حکومەت هەردووکی هاوڵاتی ئەم وڵاتە نین پەرلەمان نوێنەری هاوڵاتی ئەم وڵاتەنیە کە پێڵێن هەرێمی کوردستان لە هەر سەردەمێکا بێ لە هەر شوێنێکا بێ پەرلەمانی پێشتر بڵێنی خولی پێشتر کە خولی چوار بووە ئەمانە نوێنەری هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەبوون ئەم پەرلەمانی ئێساش نوێنەری هاوڵاتیانی هەرێمی کوردستانین لەبەرەوە هەمان ئەرکانەیە ئەرکەکەیان بریتە لە چاودێریکردن و بە دووادا چوون وایە وانە و یاسەدانان ئەم چاودێریکردن و بە دوادا چوونە حکومەتی پێشوو بێ حکومەتی تر بێت حکومەت کە دواکەوتۆ خەتای پەرلەمانی تیان نییە ئەمە کێشە هەیە ئێستا بوون منە لە وڵاتی سوید لە کاتێکە حکومت لەوانەیە وتانێ بۆ ماوەی ساڵێکیشە دواکەوتۆ تاکو ئێستا حکومەتی تازە تەشکیل نەبووە بەڵام خۆ پەرلەمان دانانیشە دەسە و ئەژنۆ دیوانی چاودێری دابنیشە دەسە و ئەژنۆ بڵێ تۆ ناتوانیم ڕاقەمە بکەی تۆ نوێنەری خەڵکی هیچ دەقێکی یاسایی نییە بڵێ تۆ من نازانم کەشتێکە دەستی نەبەستراوە نەخێر دەستی نەبە هیچ دقێکی قانونی تۆ ئەندام پەرلەمانی ئەندام پەرلەمان ئیشەکەی بریتێ دەچێت ئیشەکەی بریتێ لە یاسادانان ئێستا کەم تەرخەم لاسی بریتێ لە یاسادانان زایدەن چاودێریکردن و بە دوواداچوونی کەم و کوڕیەکان و هێنانەوەی سەر ڕێگەی ڕاست لەبەرەوە بە نیسبەت ئەندام پەرلەمانەکانەوانێ ئەتوانن زۆر بە باشی بە دوواداچوونی خۆیان بکەن ئەوە ئیشی هەموو ئەندام پەرلەمانە بە هەر 111 نەوکو بڵین ئەوەی لە دەسەڵاتە ئەوە غێری دەسەڵاتە پەرلەمان نوێنەری خەڵکە لە دەسەڵاتە و لە معارەزەیە بێت ئەبێ هەمووی لە خزمەتی خەڵکە سپاس دەکەم کاک مەم ئەگەر وەڵامی و پرسیارشمان دەیتەوە کاک دلێرش سەرنجی هەبوو کە بەرەزوتت ئێوە ناتوانن لەم کابینەی کە کابینێکی کاربەڕێکەرە بپرسنەوە و کابینێکی بێخاوەن ناوت برد هیچ دقێکی یاسایی هەیە کە ڕێگری لێەوە بکە و کۆندامانی خولی پێنجەم کە نەتوانن لێ پرسینەوە بکەن بەڵێ خۆی حکوومەتم کابینەیە توانێت پابەت نەبێ بە هیچ ڕێنماییەک هیچ ڕاستپاردەیەکی پەرلەمانی کوردستانەوە بڵێ من لە هەناوی فلان خولی پەرلەمانیە لەدایک بووم ئەم کابینەی حکوومەت یعنی ئەمە پاساو نییە تەڵانەوەی کاکلێر باسیەکە پاساو نییە فعلە نەبێ پەرلەمان ئەرکی خۆی ڕاپەڕێنێت یعنی لەبەرەوەی نوێنەرایەتی خەڵکە کات ئەگەر کابینەیەکیش ئەم دەنگی پێنابێ لە ڕووی منطقەوە منطقی پیشەی بوون و منطقی حکومڕانیە و پێویستەکە وا بێ بەڵام لە ناو پەیڕەوێکە تەماشاکەی کە پەیڕەوە دیاری کراوە چۆنیەتی هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی دواتر کاتی لیژنەکان ژمارەی لیژنەکان و وردەکاریەکان و دواتر پرۆژە یاسا لە وەرزیەکەوا لە مایەکەما چۆنی نەبێ وە لە چەند پەرلەمانتار دەتوانێت دانیشتنی تایبەت تەرخان بکە و زایدەن لێپرسینەوە لە حکوومەت و نامە ئاڕاستەکردن بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی یا بۆ وەزیرەکان یا پرسیارکردن یا بانگێشکردنی بۆ ناو پەرلەمان هەموومانە لە ناو پەیڕەوە جێگیر کراوە کابینەی حکوومەتەم وەزیرانە ئێوەکو پەرلەمانتار هیچ نامێکتان ئاراستی حکوومەت کردووە لەسەر ئەو کەموچە لە بەغدادەوە دێت و لێرە دەدرێت بە نازانێمە بەڵێ ئێمە ناڵێم من باسم کرد لە مانگی ڕابردوودا و لە مانگی ڕابردوودا بە ئیمزای 14 پەرلەمانتار
یاداشتێکمان نایە دەستی سەرۆکایەتی بۆی حکوومەت بێتە ناو پەرلەمانەوە قسە لەسەرکە دەبوو مانگی ڕابردووەمە بکرایە نزیکەی مانگونیەک لەمەوە بەرزیات لە مانگونەیەک ئەم یاداشتیمان پێشکەش کردووە لە کاتێکدا بەپێی پەیڕەوی ناوخۆش دەبوو بەپێی مادەی 66 ئەبووە بانگێشتی سەرۆکی حکوومەت کرایە بۆ ناو پەرلەمان 14 پەرلەمانتار داوای کردووە باشە لە کاتێکدا دەستی سەرۆکایەتی دیسانەوە پێشێلی پەیڕەوی ناوخۆی کێشەکە لە چیە؟ من حەزەکەم ڕوونکردنەوەیەک بدەم باش کێشەکە ئەوەیە هەم حکوومەت دەقە قانونیەکان پێشێلەکە هەم پەرلەمانی کوردستان خۆی لە ماوەی چوارخولی ڕابردوو هەم خولەشاد لە ناماوەی ئەزمموی چەند مانگی ڕابردووە تێبینیمان کرد چەند جارێک پەیڕەوی ناوخۆ پێشێل کراوە ئەمە پێمانەڵێ یعنی نابێ مەسەلەی کە حکوومەت پێشێلکاریەکە ئەبێت پەرلەمان چاودێر بێ بەڵام لە کاتێکدا پەرلەمان بۆ خۆی دەستەی سەرۆکایەتیەکەی پەیڕەوی ناوخۆکە بەپێی مادەی 66 بۆ نمونەیە مادەکانی تر هەندێک جار کە ئیشکالیتی خاڵی پەیڕەویمان گرتووە لە ناو دانیشتەکانی پەرلەمانە یا دواترە لە شوێنیکەیە لە ڕاگەیاندنا قسەمان لەسەر کردووە نابێت ئەم مەسەلەیە بۆ ئاسانی تێپەڕێ بێ ڕێز لە پەیڕەو بگیرێت ڕێز لە قانون بگیرێت کردمانی دەوڵەتی موەسەساتی دروستکەین کێشەیە هەرێمی کوردستانە لە ماوەی 26 ساڵی ڕابردووە دەوڵەتی دامەزراویمان دروست نەکردووە مادام دەوڵەتی دامەزراویمان دروست نەکردووە هیچ داتایەک جێی متمانە نییە تۆ حەزەکەم پێت بڵێم و بە بینەرانی ئازیزیش بڵێم داتا لە کوردستانە جێی متمانە نییە هەم ئەو داتانی کە حکوومەتی یاریان بڵاویەکاتەوە کە وەزارەتی سامانە سوشتەکان بڵاویەکاتەوە چە کۆمپانیەکان کە خۆیان یانێنن بڵێنەوەنە بەرمیل نەوت فرۆشراوەمەدا ئەم داتانەی چ جێی متمانە نییە و تەنانەت ئەو داتانیان دێ پەرلەمانتاریش بڵاویەکەنەوە دیسانەوە جێی متمانە نییە لەبەرەوەی ئەمە ئەگەر دەوڵەتی دامەزراوەیە بێ شوێنی ڕسمیە بێ بۆی داتای دامەزراوە دەوڵەتیەکان ئەرکی چاودێریکردنی خۆیان ڕاپەڕێنن داتا بێ لە وڵاتە پێشکەوتوەکانە ئاڵە ژمارەی دانیشتوانیان ئەوەنە ملیۆن و ئەوەنە 100,000 کەس و ئەوەنە 100 کەس و ئەوەندە هاوڵ نیشتیمانیە تەنانەت داهاتی هاو نیشتیمانیانیانەیە داهاتی دینار بە دینار و دۆلار بە دۆلار هەموو لە وڵاتەکانە داهاتەکان بەڕەقەمی دقیقەیە بۆیە لە وڵاتی ئێمەیە یەکێک لە کێشە نەخۆشیەکان گەورەکان ڕێگەم بە کورتیەکەمەوە کێشە نەخۆشیە گەورەکانی هەرێمی کوردستانەوەیە هەرێمی کوردستان ئەوەیە کە نەبوونی شەفافیە زیانێکی گەورەی پێگەیاندوین و نەبوونی دامەزراوی دەوڵەتی زیانی پێگەیاندوین و لێک زیانەکردنەوەی دەسەڵاتەکان لە یەکدی کە ئەلفوبەی هەر سیستەمێکی دیموکراسی ئەوەیە دەسەڵاتەکانە بێ سەربەخۆ بن و لە یەکتری جیابکردنەوە قەزا سەربەخۆ بێ دەسەڵاتی پەرلەمان سەربەخۆ بێ کە دەسەڵاتی یەکەمە و دیسانەوە دەسەڵاتی حکوومەتیش سەربەخۆ بێ بەڵام ملکەتی دەسەڵاتێک بێ کە ناوی پەرلەمانە بۆ لێپرسینەوە و بۆ بەدواداچوون و جێبەجێکردنی قانونەکانی بەڵام دەبینین لە هەرێمی کوردستاندا بەداخەوە ئێمە زۆرمان ماوەوە ئەوە باجەکەی هاونیشتیمانیانی کوردستانی دە باشە بەڕێزت وتارێکتان نووسی بوو لەسەر نامەیەکی پێشووی هاوسەری ئاشتیەورامی کە ئەو باسی لەوە کردبوو کە وەزیری سامانە سروشتەکان 100 میلیۆن دۆلاری بردۆتە دەرەوە بەهادەری داوە بەڕێزت پێشنیازت کردبوو دانیشتێکی پارلەمانی لەسەر ئەنجام بدرێت هیچ شتێکی فەرمیت کردووە بۆ ئەمەوە پێ دوایە زەرورە لەسەر دۆسیەی نەوت لەسەرەوەش کە نوێی داهاتی نەوت نادیانشتێک بەڕێوە بچێ هەڵبەتە من پەیوەندیم بەم مەسەلێنی ئەوەی ئایا کێشەیەکی شخصی هەیە عیلەوی هەیە باڵی جیاواز هەیە هەر چ شتێک ئێمە کێشەی منی وەکو پەرلەمانتارێک و هاونیشتیمانی بەڵام کاتێک کەسێک دێت وەزیری سامانە سروشتەکان یا وەزیرێکی دیاریکرا و تۆمەتبارەکە نزیکیشە لێیەوە تۆمەتباریەکە پێویستەکە پەرلەمانتار بە دوواداچوونی بۆکە بلم بە دوواداچوونەکەی منە لە وتاراماژەم بۆ کردووە داواکەم ئەگەر ڕاستی قسەکان دەتوانێت بسەلمێنرێەوە بەڵگەنامەی وەکو پێویستی لای فەرمو ڕادەستمانی بکە ئەگەر بەڵگەنامەکانمان بدەیتێ بۆی پاڵپش بۆم بەڵگەنامانە ئێمە داواکەین دانیشتنێکی تایبەتی پەرلەمانی بۆ تەرخان کرێ واتە قسەکردن بە تەنیا کافی نییە ئێستا من هەندێک قسە بکەم بڵێم وەزارەتی فڵان وای کرد و پیسا وای کرد بێ ڕاستی قسەکانم بە بەڵگە بسەلمێنم هەرچەندە سلماندنی ناشەفافێت و تاڵانی ئەم وڵاتە ئەوەندە وەکو ڕۆژی ڕوونە لە لامان لەبەرەوەی ناشەفافێت ئێوە زای لەبەرەوەی قانون پێشێرەکرێ لەبەرەوەی داهاتەکان دیار نییە ئەویترە و گومانانە دروستەکرێ کە داهاتەکان بەلاڕێدا ئابێت یا بەشێکی زۆری داهاتەکان نادرێتەوە ناو خەزیێنەی دەوڵەت هەر جارە سندوقی دەوڵەتیمان لێ ئێمە بۆی مەخەزەن ئەوانە بێتەوە جا بۆیە ئەم خانمە کە ئەوەی نووسیوە تۆمەتباری وەزیری سامانە سروشتیەکانەکەم وتم ئەگەر بەڵگەکانت حاشا هەڵنەگرن و ڕاستە بەس قسە نیە لە ناو بەیان نامێکە
ئەگەر بەڵگەکانمان ڕادستکەی ئەو کاتێمە ئیمزا کۆکەینەوە لە پەرلەمانە بۆ ئەوی وەزیری سامانە سروشتەکان بانکین بەڵام تا ئێستاکەی بێدەنجێکی لێنوانەوە بۆیە بە دووری هزار لە پەرلەمانی کوردستاندا تەنانەت میوانداریەکی وەزیری سامانە سروشتەکانی شتێ بۆ پرسێکی لەو جۆرە پێتان وانە لە بریەوەی کە میوانداری بکەن ئەم جارە شەر متمانەی پێ بدرێتەوە و بەشێک لە پەرلەمانتاران دەنگی پێ بدەنەوە ئەزای چ شتێکەیە مەسلەی متمانە بەخشینەوە بە هەر کارکتەرێک بە هەر وەزیرێک پەیوەندی بە زۆرینی پەرلەمانیەوەیە ئەوان ئەیدن بەش بە حاڵی خۆ من وەکو پەرلەمانتارێک ئامادە نیم دەست هەڵبڕم دەست بەرزکەمەوە بۆ کارکتەرێک ناوی عەمر بێ یا زەید بێ یار کەسێکی کە بێ ئەگەر بزانم 4 ساڵی ڕابردوو بینی بێتمان لە حکومڕانیا لە ناو وەزارەتە لە حکومڕانیا شەفاف نەبوو بێ و پیشەیانە کاری خۆی نەکرد. سپاس دەکەم کاک درێت بکەم بۆ لای بەڕێزت سەبارەت بە چارەسەر بۆ ئەو کێشەی موچەیە پێ دوێ ئێستا حکوومەت هێرێم داهاتی بتوانێت لەگەڵ بەغداد ڕێکی بکاتەوە موچە مەسەلەن موچانە بداتەوە بە زوونی کات بە فەرمانبەران وانێک لە پەرلەمانتارانی عێراقیش بۆ نمونە من پێش بەرنامەکە نووسینێکی وەشار عەبدوڵڵاندامی پەرلەمانی عێراقی خوێندەوە باز لەوە دەکات کە چارەسەرەوەی حکوومەتی عێراق خۆی موچەکە دابەش بکە حکوومەت هێرێم دەستێکی ئەمین نییە. کاک حەکیم حەزەکەم ئیشارە دە چەند خاڵێک بم مەسەلە من باسی وەکارەکانی بکرمەی کە ئێستا هەیە نەتیجەیە ئەمە چەند ساڵی ئەم ساڵیش نییە ئەممانە نیە و دوومان نییە نەتیجەیە وەکارەکانیم باس کرد کە ئیشارەتم پێیان مەسلەی ئەوەیە کە ئەگەر پرۆژە ئاسایی بوجە بێتە ناو پەرلەمان مەسەلەی سندوقی داهاتینەوە دیاخو شەفافێت لە فرۆشتنی نەوتا ئەمانە هەبێت و خەڵک بتوانێت متمانە بۆ خەڵک متمانە بکات بەو شێوەی کە هەیە ئەمەی کە ئێستا هەیە حکوومەتی هەرێم ئەتوانێت تەسریع یاخود خێرایی بکات بە موچە بە 20 ڕۆژارێک موچەیەک بات بۆ ئەوەی بتوانێت داتێ قەربووی بکاتەوە بەڵێ داتێ لە بەدەستی ناتوانم بۆیە من بۆچی من ئیشارەتم بۆ سێ شتێک تۆ سندوقێکی داهاتی نەوتە نییە تۆ پرۆژیاسای بودجە نییە تۆ دەستگایەک نییە کە بە سەرپەرشتی فرۆشتنی نەوت کات و دەرهێنانی نەوت کات و بزانێت داهاتەکەی چەنە بەزۆکو دەستامینەکە پێ تێرێم دەستێکی ئەمین نییە بەغدا باشترە موچە دابەش بکات من قەناعەتم بۆ نییە کە بەغا موچە دابەش کات ئەزانی چۆنە ئێمە شوکە بە تاقی تەنیا هەرێمی کوردستان بەڵێ زۆر ناخۆشە کە موچەی خەڵک بڕاوەک لە کاتێکی شاکە پاشەکەوتی موچەی کردووە هیچ دقێکی یاسایی نەبووە بەڵکو دقی یاسایەکە بریتی بووە لە فەشەلی ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی زووی ئیتیحادیە و سەبەبەکەی ئەوە بۆ کە خۆمان بەسەر بەخۆ نەوتمان فرۆشت بیرمان لەوە نەکردوانی لایەنێکی خۆمان بووین تەنیا حکوومەتی ئیتیحادی نەبوو بە تاقی تەنیا خۆشمان بووین کە سەر بەخۆ نەوتمان فرۆشت بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە هەیە با بیرکەینەوەوانێ بۆ ساڵی یارمەتیم بە کارکە حەکیم با بیرکەینەوە بۆ ساڵی 2020 تەماشت ڕوونەیە ئێستا مەسەلەی یاسای بودجەی یاسای بودجەی بۆ ساڵی 2019 کە لە بەغا تەصدیق کراوە تازە گۆڕانکاری ناتوانێت بەسەر بکرێن سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش و سەرۆک کۆماریش ناتوانێت دەی کەم کاتەوانێت ئەو پارەی کە دانراوە لەبەرەوە بۆ ماوەی ساڵێکە بەڵام ئەوەیە ترسناکیەکە لەوایە ئایا بۆ ساڵی 2020 لە کاتێکە کە 6 مانگی ماوە کە خۆک و حکوومەتی عێراقیە لە 6 مانگی تریمە لێ پێچینەوەکەین لێ پێچینەکە ئەوەیە لێ پێچینەوەکەیان ئەوەیە بۆ ماوەی 6 مانگی تر دەتوان بێن لە دوای ئەوە ئایا ئەو کوترە سیاسیانەی عێراقی کە هەیە ئەم کەڕەتە بڕوامان پێ ئەەکەن کە ئێمە بڵێن ئەوەنە 1000 بەرمیل ئێنێرین و مانگانە و موچەمان بۆ جیاکەنەوانێ لە بودجێ وە بەهێنان چونکە ئێمە لە فکرمان نەچێت مەسەلەی کە بودجە باسەکەین بودجە بە تاقی تەنیا موچە نییە بودجێوە بەرهێنانمان هەیە کە بریتێ لە ئاوادانکردنەوەی وڵاتەکەمان بریتێر دەخۆ ئایا ئەم کاتاکو ئێستا دائانیشین وەزارەتی پەروەردەڵە پێویستمان بە ئەوەنە 1000 قوتابخانەی بینای قوتابخانەی تر هەیە پێویستیمان جادەکانمان کە خوک و خۆمان ئەیان بینین ئەمانە هەموو پارەی ئەمانە هەموو پارەی ئەیە ئایا بۆ بودجێوە بەرهێنان ئێمە چیمە ئەگەر ئەمە نەبێت یعنی خۆی لە خۆی ئابووری و ژێرخانی ئابووریمان گەشە ناکات ممکنە بازار نەختی حرەکەی تێبکەوێ بە موچەیەکە هەیە ئێمە ئەبێ بتوانین هەموو شتێ شتکەین لە پێناوی خەڵکە بۆ ساڵی داهاتوو یعنی ئەوەی کە ڕۆشت بۆ داهاتوو چاشیکەین بۆ داهاتوو باشی بکەین کۆڵ نەدەین. باشە سپاس دەکەم کاک مەم دوا پرسیارشم بۆ بەرزتانگە زۆر بە کورتی وەڵام دەیتەوە یەکەمان سەبارەت بە چارەسەری مرۆڤەتی بۆ کێشەی موچەی فەرمانبەران دومیش لەسەر کۆبوونەوەکەی سپەی پەرلەمان بۆ مەسەلە بژاردننی سەرۆک هێرێم چۆن مامەڵ دەکەن بە کورتی بێ سوپاس دەکەم. بەڵێ سەبارەت بە پرسیاری یەکەم یان ئەوەی کە چارەسەرەکرێت پێویست دەکات کە هیوادارم کابینەی داهاتوی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانتارانیش زۆر
پیشەیانە مامەڵەکەن لەسەروی چاودێرێکی وردی ئەم کابینێ بن و مفاوەزاتی جدی لەگەڵ بەغا دەست پێ بکرێ و نەوت ڕادستی بەغا بکرێ بۆ ئەوەی ئیترم دڵە ڕاوچێ لە لای خەڵکی کوردستان نەمێنێت و مەسلەی کێشەی موچە بە یەکجاری چارەسەر بکرێت. ئەوە خاڵێکی کە ئەوەیە ئەو قەرزە زۆرەی هاونیشتیمانیان کە لە لای حکوومەتیانەیە پێویستەکە هیچ قەرزێک لە موچەخۆران وەرنەگیرێتەوە، قەرزی خانوبەرە، قەرزەکانی تر و قەرزی هاوسەرگیری هەمووەمانەی تر پێویستەکە ئالێتێک زۆر بەسیتەمە بدۆزرێتەوە بۆ ئەوەی هەمووەمانە سفر بکرێتەوە بەشێکی ئەوانی کە قەرزانیان کە حکوومەت لە لای هاونیشتیمانیانەیە هەیە لای موچەخۆرانەیەمانە سفر بکرێتەوە دواترە و پارەی کە ئەمێنێتەوە بە چەند قستێک بدرێتەوە بە فەرمانبەران پاشەکەوت و ئێمە وەکو فراکسیۆنی نەوەی نوێ لە پەرلەمانی کوردستان لە وەرزی یەکەمە پرۆژەیەکی باشمان پێشکەش کردووە لەم بارەیەوە چوارچێوەکانی جێبەجێکردنی پرسەمان ڕوون کردوێتەوە. ئەگەر بە کورتی وەڵامی سەرۆکیاری دووەمیشت کە ئێمە مامەڵە بەڵێ مامەڵەیە سبەینێ دانیشتنی پەرلەمانی کوردستانە ئێمە وەکو فراکسیۆنی نەوەی نوێ لە پەرلەمانی کوردستان بایکۆتی ئەم دانیشتنەکەین. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزان مەمبورهان قانع ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵ مامی درێر محمود ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان لە ژنەی دارایی کە لە سۆی سەرەکی لەگەڵ مامی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.